بە بڕیارێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتنە ناوەی مریشکی بەست و ماسی و هێلکە بە هەموو جۆرەکانیەوە قەدەغە دەکرێت. داواش لە هەموو دەواازە سنووریەکان کراوە پابەند بن بە بڕیارەکەوە. هەرێمی کوردستانیش ساڵانە 167,000 تۆن مریشک بەرهەم دێنێ. لە کاتێکدا پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ 67,000 تۆن مریشکی پێویستە. لە هەرێمی کوردستاندا مریشک لە 100 تا 100 زیادە نەکەمە، بەڵام ئەمە ڕێخستنەوەیەکی حکومەتی هەرێمی کوردستانەوێ. من لێرەوە داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان بەو هینەی پەرلەمانی عێراق جێبەجێکە پابەند بێ پێوەی هەم خاوەن چێلگە پەلەوەرەکان ڕێکخاتەوە سەرێکدانە نە ئێمە زەرەتکەین نە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گران بێت. بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران لە کاتێکدایە نرخی مریشک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان جێگرنی و بەرزونزمی لە نرخەکەیدا ڕوودەدات کە ئەمەش هەم بە زیان بۆ خاوەن کێڵگا پەلەوەریەکان و هەم بۆ هاوڵاتیان دەشکێتەوە. ژووری بازرگانی و پیشەسازی سلەیمانی بڕیارەکە بە هۆکاری بوژانەوەی کێڵگە و بەرهەمە ناوخۆیەکان دەزانێت. قەدەغەکردنی هێنانی مریشک و هێلکە و ماسی ئەمە زۆر لە خزمەتی ئەو پرۆژانەیە من لە سلێمانی ئێستا حالیان 800 پرۆژەی پەلەوەر هەیە و جگەلەوە 1250 قاعی دەواجن هەیە، ینی قاعی پەلەوەر هەیە. ئەمانە بە هەزارەها خەڵک ئیشی تێئەکا جگەلەوەی کە ئێمە ئیتر ئەگەر ئەمانە بکەونە سەرسکە ئێمە پێویستیمان بۆ نییە پارەی خۆمان کە ئەملەی سابەیە بچێتە وڵاتانی دەرودراوسێ. لە هەرێمی کوردستان 700 کێڵگەی بەرهەمێنانی مریشک هەن کە لە توانایدا هەیە پێداویستەکانی ناوخۆ دابین بکە و لە هەمان کاتدا هاوردەی دەرەوەش بکرێ. بۆیە خاوەن کێڵگەکان داواکارن ئەم بڕیارە هاوشێوەی عێراق لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێت. دالیا کەمال، کوردستان 24، سلێمانی.